بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، مسلمانانی خۆشەویست، ڕۆژوانی ئازیز، خی گەورە ڕۆژوو لە مولایەتمان قبول بکە ئینشاء الله. کاروکردارمان لێ وەرگرێ و موفقمان بکە بکردەوەی چاک و باش هەتا ئەو ڕۆژەی دەگەڕێنەوە بەلای پەروەردگار. مسلمانە خۆشەویستەکان، باسی بابەتێکمان کرد کە ئەوش باسی گرنگی بابەتی گەنج بوو. چەند خاڵێکمان کرد چۆن گەنجەکانمان پێ بگەینین، لەگەڵیانە چی بکەین و چۆن بین. باشە، ئەچینە سەر ئەوەی کێشە و گرفتی گەنجەکان. هەندێک کێشە هەیە بێ ئێمە ئاگامان لێ بێ، خۆیشی ئەبێ ئاگای لێ بێ، بۆ هەردوومان، هەم ئێمە و وەک باوک و دایک و قەوم و خزم و گەورەکان و ئاگای لێ بێ، وەک ئەوەیشی کە گەنجەکە خۆی ئەبێ ئاگای لێ بێ. یەکێ لەوانە العمل على إيجاد القيادات الرشيدة والحكيمة. هەوڵدەین ئەو گەنجانە بنە کەسێکی چاک و باش بۆ کۆمەڵگا. ئەم گەنجانە چونکە ئێمەش گەنج بووین، ئەو پیاوە تەمانەوە ئێستا تەمەنن گەنج بوون، چونکە ئیسلاحی گەنج واتە ئیسلاحی ئومەت. ئەگەر گەنجی هەر ئومەتێ، هەر خەڵکێک گەنجەکەی باش بوو، بەرەو باش ڕۆیشت، ئەو خەڵکە بەرەو باشە دەچێت. یعنی ئەبێ بەردەوام ئێمە گەنجەکانمان هان بدەین بۆ ئیشی چاک و باش، بۆ ڕێگایەک بێ خۆی قازانج بکە و دەوروبەرەکەیشی قازانجی هەبێ، بەڵام بە قیادەی چی بێ؟ ڕشد بێ و حەکیمانە بێ، دانایی، تەجروبە و بڵێن تێگەیشتن لە واقعی ئەو زمانەی کە ئەو گەنجەی تایە، چی بۆ باشە چی بۆ خراپ. ئامۆژگاری بکەین لەسەر چاکە و باشە، ئەتوانین ئەو بڵێین. ئەگەر وا بوو ئەو کاتە ئەو خەڵکەی ئیسلاحەتەکە. ئێستا ئێمە گەنجەکانمان ئەگەر عیبادەت بکەن و نوێژکەن و ڕوو لە خوا بن و نەکێشە بۆ دایک و باوک دروستە بێ و نەکێشە بۆ خزم دروستە بێ و نەکێشە بۆ کۆمەڵگا دروستە بێ، هیچ. بەس ئەگەر گەنجەکانمان دوور لە ڕوو جەنابتان و شوێنەکە شۆیەمان بینێ، لە نادی بن و خەریک تلیاک بن و خەریک حەشیشە بن و خەریک ئەوش مخەدەرات بن و خەریک ئیشی فاحشە و خراپەکاری بن، کێ زەرەرەکە؟ خۆی زەرەرەکە، باوک زەرەرەکە، دایک زەرەرەکە، کەسوکاری کۆمەڵگا زەرەرەکە. گشتمان ئەناڵێنین بەدەستی و هەموومان هاوارمانە بێ. کەواتە ئەگەر ئەو گەنجە ڕاست بڕوا، هەم خۆی هەم کەسوکارەکەی هەم کۆمەڵگا گشتی بەرەو باشی دەچێت. گەنج ئەتوانێ ئومەتێک، خەڵکێک، گەلێک، قەومێ سەربەرزکە، دوو لە ڕوو جەنابتان ئەتوانێ سەرشۆش. هەردگی هەیە، چکە گەنج وەک ئاگرێکە، ئاوێکە لەبان ئاگری ئەکوڵێ، هەتا تەمەنێ وایە زۆر جار هەتا گەیتە 25 ساڵتر لە دوایەوە یەواش یەواش هێور دەبێتەوە، هێور دەبێتەوە چاکتر، چکە بێت لەو تەمەنایی کە ئەکوڵێ ئەبێ وریای بیت. دووەمیان توقیر الفرصة العمل للشباب والقضاء على البطالة. هەوڵ بدەی ئەو گەنجە حتا گەنجێک پێمان بکرێ دەست بەتاڵ نەبێ باش. دەستی بەتاڵ بوو کێشە ئەناتوە، گرفتە ناتەوە بۆ خۆی بۆ دەوروبەرەکەی. پێشینان قسەیەکیان کردۆ زۆر جار، ئەڵێن شەڕکردن لە دەست بەتاڵی باشتر، خۆ نایەوێتە بڕۆ شەڕکرد. ئەگەر وا تەفسیرەکەی خراپە، خۆیان نایەوێت ئەگەر دەست بەتاڵ بووتر شەڕ بەم بفرۆشە، شەڕ بفرۆشە. نە، ئەوان ئەڵێن یعنی دەست بەتاڵی ئەمەنە خراپە، لە شەڕ خراپترە. هەر لە خودۆ داهەنشی فکرەکەیتەوە، ئەو بۆ وایە، ئەو بۆ وا نەبێ، ئەو بۆ وا نەکەم، من ئەمە بۆ نەکەم. هەزار بیرۆکە دێتە فکری ئەم گەنجە. ئیتر لەم حەمکە بیرۆکانی کە دەیکا خۆش دوانی خراپە بێ، سێرەکەی تووشتیە و تەواو. بەڵام ئەگەر مەشغوڵ بوو، ئەو گەنجە مەشغوڵت کرد، ئیتر بەشتی گەورە بێ بچووک بێ فکر ناکاتەوە. ئیسە گەنجە
ئەو گەنجە ئەگەر ئیشێکی بۆ بدۆزی تۆ ئیشەکە کشکەم بێ یاوارە هاتەوە ڕێکە خەوێ بانیشێ بەس ئەگەر ئیشی نەبێ شەو حتا بانیا لەسەر فەیسبوک باین دووبانی دوو شەڕ تێرێتەوە بۆ ماڵەکەت لە ڕێگەی فەیسبوکەوە ئەوە نیشانی دەست بەتاڵێ بەڵام ئەگەر ئیشی هەبوو چێکە فرە دەستی بەتاڵ بێ غەمی بەیانیەتی ژە ئیشمێ بێ خەوم سەحەت کەم کەم ئەچێتە سەر ئەو خەتە بۆ زۆر پارە داوا ناکا خەتێکم بۆ بچێنەوە معەدە لەسەر خەت بێ بۆ شتانی ترش بۆ زۆر ناچێتە دەرەوە تۆ ئێستا گەنجە لە ماڵە کە کاتێ ژنت بۆ هێنا ئێستا لەوێ لە 12 شەو بێتەوە یەک بێتەوە باکی نییە بۆتە زەلامێکش خۆ ناکرێ لێدی بەیانی ژن بۆ ئاوردووە پێویست ناکە پێ بێژی خۆی ڕێک دوای دەها لەو ماڵە تۆ بۆ ڕێقابەیەکە دانا ناو ماڵە تەلەفۆنی بۆکە ئەوە لەکوێی بۆ نایی تۆ من چی بکەم لە ماڵە چۆن بەستۆ چکە گەنج لەم زەمانە نابێ دەست بەتاڵ بێ دەست بەتاڵ بێ هەم کێشەیە بخۆی هەم کێشەیە بۆچی بە کەس و کارەکە ئیلا کۆمەڵێک گەنج دەبن کەم ئەوانش بەدەست ئەژمێرن کە فەقیرن بێوەین هەر خۆی بێوەیە تەبیعەتی وایە ئەوە فەزلی خوایە دایە پێی کەواتە دەست بەتاڵ بوونی گەنج خراپە ئێستا حەمکەوا شادەتەوە کە مصاڵێ یعنی چی بکە نەمانە 10 ساڵە دانیشتووە 15 ساڵە دانیشتووە چی بکە ینی لەم وڵاتە چی بکە ینی تۆ گەرەکتە ئیشی نەدەیتێ هیچ واجباتی نەدەیتێ کێشەش بۆ دروست نەکە خۆمە مەلایکە نییە بەشەرە حەزەکە سیارەی بێ حەزەکە ماڵی بێ حەزەکە ژنی بێ حەزەکە هەموو پێداویستی ژیانی بێ تۆ هیچی بۆ ناکەی ئینهیارەکە ڕۆژە فعالەکە ئینهیارەکە ئیتر یان دەست لە خۆی هەڵەگرێ یان دەست لە یەکی هەڵەگرێ کێشەیە گەورە ئەناتۆ ئەخوڵقێنێ ئەوە سوێنێ ئەمە سوێنێ بینا کاولەکە گەیتە گیانی وە قسەی کەس ناکە 1000 پیاوەڕی سپی بەرە 1000 مەلا بەرە 1000 نامچێ بەرە ئیسفادەی نییە گەیتەوە پڕ ڕێژەکەی ژیانەمە 150 نانێ لە گرفان بۆیە ئەوە گشتی لە بەتاڵی وەتێ تۆ ئەگەر ئیشەکەت بۆ دەزیوانە ناڵێ مەشغوڵە بێ بە ئیشەکەی خۆیەوە گەورەترین کێشاوەیە کە دەست بەتاڵ گەورە بچوو کورە گەورەش وایە گەورەش هەمومان هەتا بکرێ ئینسان خۆی مەشغەڵەت کا باشە سێمیان ئەو دەرگایانەی کە خراپە دای بخەت چی دەرگایەکە زانیە بێتە شەڕ بۆ مناڵەکە دایخ دەرگای فیتنە دەرگای ئینحراف ڕێ لاچوو دوو ڕەفیقیە حس ئەەکەی ڕەفیقەکانی یەواش یەواش ئەی با بۆ شتێکی تر یەواش چاش تۆش مەنعی بکە بەڵام یەواش یەواش چاودێری بکە کوڕەکەت کچەکەت بزان ئەوانەی کە هاهان لەگەڵی هانێدەن بەرەو چاکەی بن ئەگە بردیان پەینە بەڵام چاوت پێوە بێ زانیت سێرەکەی گۆڕاوە کوڕەکە کچەکە گۆڕاوە تەبیعەتی نەوعی ئوسلوبی لە ماڵە بگەڕێ بزان چی تەسیری لێ کردووە ئەبێ وریا بێ ئیلا شتێک تەسیری لێ کردووە لای داوە ئەو شتە چییە ئەو شتەشی یان هاوڕێیەکێتی زۆر جار هەر لە ڕێگەی هاوڕێوە کاریگەری ئەبێتە سەری مناڵ یان خودە سەرەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکی بینی و خۆی کردە یان زۆر جار لە تەلەڤیزیۆن و ئەو شتانەوە خودی پێوە کردووە ئەبێ هەرچی دەرگایەکی خراپەیە لە گەنجەکان داخی بەڵام داخستن بە تووڕەیی نا بە قەناعەتی پێ بکە بڵێ ئەمە خراپە کوڕ بۆ تۆ نابنجێ باش نییە مەیکە ئەگەر ئیشەکە گەیەزە برشکەمە تونی کەرۆ لێی هەروە قسەی خۆش مەیکە کە هەندێ مناڵەیە کەمێ چاوی لێ سوور نەکەیتەوە نایکە نایەتە سەر ڕێگای باش چوارەمیان العمل وعلى عقيدة الإيمان زۆر هانی بدە بۆ خواپەرستی زۆر هانی بدە بۆ عیبادەت ئەتەوێ خزمەتت بکە بە قسەت بکە کێشە بۆ دروست نەکە مشکلە زۆر بینێرە بۆ مزگەوت ئاشنای مزگەوتی کە لەگەڵ گەنجی مزگەوتدا پەروەردەی کە هەوڵدا دەرسێکی بۆ دروستکە لە ڕێگەی مامۆستاکەوە چکە بۆ سبەینێ ئەگە بە تۆ نەگیریا مامۆستاکە شەرمەکە لەو مامۆستایە ئاشنایی کە لەگەڵ ئەهلی چاکە ڕیشتپیانی مزگەوت لەگەڵ خۆتا جارجار بیبە بۆ داعوەتیەکان مەڵێ مناڵە بیبە با فێر بێ خەڵکی چاک ببینێ بانێ چێتە مەجلیسێکەوە تۆ برتە بۆ مەجلیسێ بۆ داعوەتیە بۆ شوێنێ
تۆ نابینێ بەس ڕەفیقی تۆ بینێ لەو مەجلیسە سێرەکەی شەرمەکا گوناحێ بکە ئێژەوە برادەری باوکمە بەخوا عەیبە ئەوە فڵان کەسە دراوسێمە بەخوا عەیبە چکە ئاوایە مناڵ لەگەڵ زابوو ئەو شتانە ئەدارێک چکە ئینسان بتوانین فێریکەین لە خوا بترسێ مراقەبەی خوای لەسەر بێ و سێریشی کەین ئەجر و پاداش کوڕە شیرینەکەم ئەمە بکە خێری زۆرە ئەمە بکە خێری زۆرە کوڕە شیرینەکەم ئەمە مەکە کچە ئەزیزەکەم ئەمە کە خراپە دوای خوا عیقاب دەدا کە سزا دەدا ئیتر بووی باس بکەی مناڵی ئەمڕۆ ئەبێ تۆ بچی بۆ لای ئەبێ تۆ لەگەڵا قسە بکەی ئەبێ تۆ چی بگەینی جیلی جاران نەماوە ئەو پیاوە گەورانە جیلی جانان نەماوە گەنج و مناڵ بێت بۆ لای تۆ دانیشێ لە خزمەتتا و دەستم ماچ بکە و جاران پیاوێکە هات بابایە گۆچانێکی دانا ئومەتێ لە بەردەمیان ڕاوەستە ئێستا ئەو شتانە کەمێن نەماوە کەم بووەتەوە لەوەی هەبێ بەڵام کەم ئەبێ ئێمە شتەکان چۆن گونجاوای لێ بکەین پێنجەم خاڵ و کۆتاییمان ئەوەیە العمل على ربط الشباب الأمة بچی دایم و ساعت هانیان بدەین لەسەر زانیاری خوێندن خوێنەواری زانیاری هانیان بدەین لەسەر کردداری چاک و جوان بۆی ئەم مرۆڤە مرتاح بێت خزمەتی کۆمەلگا بکە و هانیان بدەین لەوەی حەقیقەتێکی جوان پیشان بدە ئەم کوڕەی تۆ ئەم کچەی تۆ کە لە هەر شوێنێکا بوو خەڵک بڵێ ڕەحمەت لە باوکو لایەکی بەڕاستی نمونەی گەنجێکی باش بەڕاستی نمونەی کچێکی باش ئاوا بێ هەنی وا پەروەردەیکەین پەروەردەیەکی چاک و باش بۆ خودی مرۆڤەکە خۆی خێر و بەرەکەتەکەیشی بۆ تۆ بێ ئەگەر وا بوو تۆ ئەو کاتە چاکە دەکەی چونکە بۆ کوڕ و کچ لەسەر تۆ حەسابە لە قیامەتە ئەجری بێ ئەجری تۆیە و سزای بێ پێشی ئەو سزای تۆیە ئەمجا سزای ئەوە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموومان شوانی نیەمە ئێستا من شوانی خۆم مناڵەکانم تۆ شوانی مناڵەکانتی وای گەورە ئەمانێنە لە قیامەتە ڕامانەگرێ خۆت و مناڵەکان و ژنەکە ئەو نەمحاسەبەتەیە ناپرسێ لە مناڵی براکەت خوا ناپرسێ لە مناڵی خۆشکەت ناپرسێ بەڵام لە خۆت لە ژنەکەت لە مناڵەکانت ئەپرسێ ئەمە چونکە تۆ سەرگەورەی ئەو ماڵی کەواتە ئەبێ ئەمانە لەژێر چاودێری توابن لە چاکە لە باشە پێشیان خەی و لە خراپەش کە چی بکەی دەستیان بگری نەکەی ئەمە خراپە کە بە ئوسلوبی نەرم و جوان هەموو شتێک دەتوانی بکەیت و خەڵکانیشێ لە قیامەتە خوا ڕێزیان لێگرێ احترامیان ئەگرێ و شوێنی چاک و باشیان پێدا بە بۆنەی مناڵەکانیانە بەس لەبەرەوەی مناڵەکانیان چاک بوونە باش ئەیسا کەسی وایە مردووە ڕۆژانە هەزاران ڕەحمەت و باوکو دایکی ئەڕوا بە سەبەبی چییە؟ سەبەبی کوڕەکەی دییان کچەکەی بە هەزاران دوعای بۆ ڕۆ ئێوە کەمە کەم نییە خەڵکێ مردووەکەی مردووە نەک کوڕەکەی نەک کچەکەی دوعای خەیری بۆ ناکە کوڕ عەشەرەتکەیشی دوعای خەیری بۆ ناکە ئەی توو چەندێ خۆشە لە دوای خۆت زڕێتێ جێبێری مناڵێ خەڵک هەر ئەوی بینی تۆ بکەوێتە یادی و ڕەحمەت بنێرێ بۆ تۆ ئەوە سەدەقەی جاریە چونکە ئەولاد سەدەقەی جاریە بەڵام ئەولادێکی ساڵح باش چاک هەوڵ بدەیت تۆ گەر ئەمانەش بکەی لەگەڵی ئەگەر ڕاست دەرنەچوو ڕێک دەرنەچوو بەدڵ تو نەبوو لە قیامەتە تۆڵی خوای گیان من وتم پێی زەختم لێکە زۆرم وتوێی بەڵام مەقسەی نەکردم وەک کەسێک نییە کە هیچی نەوتوێی ئەوە جیاوازە لە قیامەتە چونکە خوا حەسەبەی کەسێکا کە هیچ حیسابی نەکردووە لە دنیایە لەگەڵ ماڵ و مناڵێ خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقبەت خێرمان بکە و مناڵەکانمان دوڕێزەکانمان ساڵح بکە بەرەو ساڵحانە بیبە بەرەو ڕێگای چاک و باش بیان با گەنجە جوانەکانمان خوای گەورە ئیسلاحیان بکە لە خراپ و خراپەکاری دووریان کاتەوە یا ئەڵڵا خوای ئیسلاحی خۆمان ماڵمان خێزانمان قەوم و دۆست و ئەحباب و خۆشەویستمان خوای ئیسلاحی ئومەتمان بکە ئیسلاحی ئەهلی مزگەوتمان یا ڕەبی ئیسلاحی گەڕەک و دراوسێمان خوای ئیسلاحی شار و وڵاتمان بکەی یا ڕەبی خوای ئەوەی چاکەیە بۆ وڵاتمان بۆ مرۆڤ بۆ خەڵک خوای هەموو کەسێ تووشی خێر و چاکە و باشە بکەی
یا ربی خراپە لە هەر هەموومان لا بدەی لە ڕێگامان لای بدەی شفای نەخۆشەکانمان بدەی یا الله ڕحم بە قەرزار ئەوەی قەرزارە ڕحمی پێ بکەی ئەوەی هەر احتیاجێکی تۆیە ڕحمی پێ بکەی عیبادەتی ڕۆژوو شەو نوێژەکانمان قورئان خوێندنەکانمان دوعا و ذکرمان لێوەربگری ئامین ئامین والحەمد لله رب العالمین وصلی